ئەگەرچی خەڵکی هەرێمی کوردستان ناڕازین لە بەرامبەر پێدانی سەعاتەکانی کارەبا، بەردەوام نیگەرانی دەردەبرن و داوا دەکەن سەعاتەکانی کارەبا زیاد بکرێت. لە بەرامبەر نیگەرانیەکانی هاوڵاتیانیش وەزارەتی کارەبا دەڵێت بڕی قەرزێکی زۆری لای هاوبەشەکانێتی. دۆخی دارایی و نەبوونی پارەش لای هاوڵاتیان وای کردووە وەزارەتی کارەبا ناتوانێت دەو بڕە قەرزە وەرگێتەوە و پێدانی سەعاتەکانی کارەباش زیاد بکات. بڕێکی زۆری پارەی کارەبا لە لای بەشداربووانی کارەبایە لە حکوومەتی هەرێم لە کۆمپانیاکان و لە لای هاوڵاتیانیش لەبەرەوە بێگومان بەڵێ بڕێکی زۆر هەم دامەزراوەکان هەم حکوومەتی هەرێم خۆی هەم کۆمپانیەکانی کەتی تایبەت و هەم هاوڵاتیانیش بڕێکی زۆری پارەی کارەبا قەرزارن. ڕەنگە هاوڵاتیان نەتوانن پارەکە بدەن لەبەرەوەی موچانیە و حکوومەتیش گوایە پێی وتون پێویست ناکە ئێمە پارەی کارەبا بدەین لەبەرەوەی لەم گیرفانە چێتەوە گیرفان. لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی وەزارەتی کارەبا زیاتر لە 240 ملیار دینار قەرزی لای هاوبەشەکانێتی. بە جۆرێک لە پارێزگای هەولێر بڕی 152 ملیار و 64 میلیۆن و 590,970 دیناری لای خەڵک و فەرمانگەی میریە کە تاکو ئێستا وەری نەگرتووە. لە پارێزگای سلێمانیش سەرووی 90 ملیار دینار وەک قەرز لە بەرامبەر پێدانی کارەبا لای خەڵک و فەرمانگە میریەکانە. سەرجەمی ئەو قەرزانەی کە مایە لەسەر ئەو هاوبەشانە نزیکەی 152 ملیار دینارە. لەوانە نزیکەی 64 ملیاری فەرمانگە میریەکانە ئەوەی دیکەی کە دەمێنێتەوە لەسەر چوار پۆلەکەی دیکەیە. و لە ماوەی ساڵی 2015دا نزیکەی 174 ملیار دینار کۆکراوە. ئەو قەیراندارایی کە هەیە کاریگەری کردە سەر هاوبەشانی کارەبا لە دانی کرێی کارەباکەیان بێگومان هەرچەندە قەیرانەکە زیاتر بێت یاخود خەڵک نەبوونتر بێت بەمانایەکی دیکە بێگومان دانی کرێی کارەبایەکەی قورستر دەبێت. دۆخی کارەبای هەرێمی کوردستان لە چاو ساڵانی ڕابردوو ڕوو لە کەمبوونەوە چووە و قەیرانی دارایی شۆکارێک بووە بۆ کەمبوونەوەی پێدانی کارەبا بە هاوڵاتیان بە هۆکاریەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو پێویست نەیتوانیوە سوتەمەنی بۆ وێستگەکانی کارەبا دابین بکات. بەم هۆیشەوە حەڤیەکەی بەرەمێنانی غازی لە هەرێمی کوردستان لە کار کەوتووە و پێدانی سەعاتەکانی کارەباش کەمی کردووە. هەڵگورد ئەحمەد، کورد ساد نیوز، هەولێر.